سيري صحابية تري برز كان أحنفي كري قيس خاون عبادات خاون روجو خاون شونج پیاوێکی زاهد لە دنیاە تاجرێکی گەورە بوو کاروباری خۆیە کرد بەڵام هەموو هۆشێکی لە قیامەتی خۆی کە شەودا ئەهات فتیلەیەکی بە دیار خۆیەوە دانا فتیلەیەک هەروە ئاگرەکەی بسووتێ ئەکەوتە شەونێژ و عیبادەتێکی زۆر و ئەگریا بەسەر گوناحی خۆیە ئەفەرمێ هەر گوناحێکم کە بیرەکەوتەوە پەنجەمە خستە سەر ئاگری قوتیلەکەوە مد ئابزانم ئەو گوناحەت کردووە سەبرەگری لەسەر ئەو تۆزە ئاگرە ئەی چۆن سەبرەگری لەسەر ئاگری جەهەنەم سەیری کەن برانی بەڕێز ئەفەرمێ هەر وەختێک گوناحێکم بیرکەوتبێتەوە کە کردوومە دەستم خستۆتە سەر ئەو قوتیلەی ئاگرێ بۆی هۆشم بۆ لای ئەوە بچێ و تۆبەی لێ بکە ئەم پیاو ساڵحە ئەم خاوەن شەو نوێژە ئەم سەحابیە بەڕێزە لەم پێغەمبەرستانەی لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پەروەردە بوو کە مەحوی شاعری خواناسە فەرمێ غەریبی تازە هاتوو ئەیود ئەم پێغەمبەرستان یعنی غەریبی تازە کە هاتە کۆمەڵگەکەی پێغەمبەرەوە سەیریە کرد ئەم خەڵکە هەر هەمووی صفەتی پێغەمبەرانیان هەیە هەمووی پیاو چاکن جا مەحوی ڕەحمەتی خوای لێ بێ بە یەک دێڕێک ئەو تەسویرە جوانەی کردووە فەرمێ بە نووری پاکی پێغەمبەر ئەوەندە منعەکس بوون غەریبی تازە هاتوو ئەیوت ئەم پێغەمبەرستان بە نووری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە لێیدا بوون و گەشە و نەشونمایان پێکرد بوو پەروەردە بوون پارسەنگ بوون هەر کەسێکی نەشارەزا کە ئەهاتە کۆمەڵگەی مەدینەوە ئەیود ئەمە پێغەمبەرستانە ئەم ئەحنەفی کوڕی قەیسە لەم پێغەمبەرستانەیە پەروەردە لەم باوەشە پڕخۆشەویستی خوایەیە لەژێر سەرپەرشتی وەحی خوایە گەورە ئەبێ گوناحی ئەو سەردەمە چی بوو پیاوێکی وەکو ئەم چ گوناحێکی کرد حتمما گوێی لە غەیبەتێک بووە نەک خۆشی کرد بێت حتمما نەزەری نەکردووە ئافرەتان خۆیان داپۆشی چ جایەوەی بڕوا بۆ شتێکی گەورە گوناحێکی بەسیط بەڵام پەنجەی خستۆتە سەر ئاگرەکە بۆ ئەوەی هۆشی لێی بێ و تۆبەی لێ ئەگەر ئێمە ئەمڕۆ تۆبە لە گوناحەکانمان بکەین چۆمان بە ساغی ئەمێن ڕۆژی دەجارە بێ هەموو گیانمان داخکرێ هەموو گیانمان بزوتێ بۆ ئەو گوناحە گەورانەی کردووە ئەمە پێویستی بە تۆبەیە پێویستی بە خواناسیە پێویستی بە هۆشێک هەیە بیکەینەوە بەلای قیامەتی خۆمان بزانین خوای پەروەردگار چۆن ئەم بەهەشتەی کە داناوە ئەم دۆسەقەی کە داناوە حتمما بۆ ئەهلی خۆی هەریەکە لە شوێنی خۆی و حتمما نەبێ بچێت و بوێ بە ئەهلی ئەو جێگا ئەم سەحابە بەڕێزانە ئاوا پەروەردە بوو تابعینیان ئاوا پەروەردە کرد ئەوانیش تابعی تابعینیان ئاوا پەروەردە کرد بوو بۆیە لە مدەتێکی کەما ئەو ئیسلامەتیە نیوەی سەر ئەرزی گرتەوە ئەو شریعەتی خوای پەروەردگارە ئەو دادپەروەرەی هێنایە دی هیچ جیاوازیەک نەما لە نێوانی عەرەب و عەجەم لە نێوانی گەورە و کۆیلە لە نێوانی ژن و پیاو لە نێوانی جنسێک و جنسێکی تر یا قەومێک و قەومێکی تر